پێشمەرگە دیێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی بەستنی کۆنگرەی حیزبەکەیان دەکەن و داوا دەکەن ئەو وادەی دیاری کراوە بۆ بەستنی کۆنگرە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت چونکە بە پێویستی دەزانن یەکێتی بەرەو نێبوونەوە هەنگاو بنێت و لەو ڕێگەیەوە پەیڕە و پرۆگرامی حیزبەکەیان بەپێی گۆڕانکاریەکانی ئێستای کوردستان دابڕێژرێت. کۆنگرە باڵاترین دەسەڵاتە لە حیزبە کە بتوانێت هەم حیزب نوێ بکاتەوە هەم دەموچاوی تازە بێنێتە پێشەوە. بەڕاستی ئێمە ڕخنە و گلەیی خەڵک و جەماوەرەکەمان زۆر لەسەرە. داوا ئەەکەم لە سەرکردایەتی بەرپرسانە مەسئولانە بێن بە دەنگی کادرەکانیان و جەماوەرەکەیان و کۆنگرە بۆ دروستکردنەوە و نوێکردنەوەی یەکێتی بێ بۆ ئەوەی جارێکی تر ڕۆحێکی نوێکرێتەوە بەبەر یەکێتی بە خوێن و فرمێسک کاتەوە یەکێتی هەڵقوڵاوی ناو جەماوەرە یەکێتی حیزبێکی ئیسراتکراو نیە وەکو بەعزێ حیزبی تر یەکێتی مەسئولە یەکێتی بەڕاستی خەمی هەر چوار پارچەی کوردستانی داوە بەشانیە هەر وەک چارەسەری بۆ هەموو کێشەکان زۆر گرنگە لەم کاتا کۆنگرە بەسرێت و بە کۆنگرەش منتیقە و جوگرافیای میلەتی کورد چارەسەری کێشەکانیکە. هەموو جەماوەری خەڵکی کوردستان بە عام چاوی لە کۆنگرەوەیە بەلایەنگرانی یەکێتی و بە دۆستانی یەکێتیەوە کۆنگرە شتێکی زەروریەتە لە دوای وەفاتی بەڕێز مام جەلال ئەبوایە بە زووتری کات کۆنگرە ببەسرێت چکە کۆنگرە بەڕاستی ناوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەخاتەوە بەستنی کۆنگرە زەروریەتیشە من داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بە زووترین کات کۆنگرە بەسن. کادرانی یەکێتی دەڵێن پێویستە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی بەستنی کۆنگرەدا گرنگی بە گەنجان و لاوان بدەن بۆ ئەوەی گەنجانیش ڕۆڵیان هەبێت و بێنە پێشەوە بۆ ڕاپەڕاندنی ئەرکی حیزبەکەیان و خزمەتکردنی کورد و کوردستان. داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە زووترین کات کۆنگرە بەستن دیارە کۆنگرە بەستن زەروری هەموو حیزبێکە لە کۆنگرەیە حیزب خۆی نوێ کاتەوە بەرنامە و پەیڕەوی تازە دانێ سەرکردایەتی نوێ هەڵەبژێرێ بە بەرنامە و سیاسەتی ڕابردووی ئاچێتەوە و بەرنامە و سیاسەتی تازەدا ڕژێ بۆ داهاتوو دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆچی دوایی ڕابەری گەورە مامجەلای مامجەلا تووشی تەنگەژەیە بووە بەداخەوە ئێمە وەکو ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەمان هەیە لە سەرکردایەتەکەی خۆمان کە پێویستە بە خۆیانە بچنەوە و بە زووترین کات لە کۆنگرە بەستن و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جارم لێوێتوانێ ئەوێ کۆمەڵ خەڵکێ لا بدرێ باشە کۆمەڵ خەڵکیکە بێنن حتا حەدەکرێت گەنج بێ دەور ببین باشە گەنجەکە دەور بینە باشترە. بەپێی پێڕێوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت 4 ساڵ جارێک کۆنگرەی خۆی ببەستێت بەڵام ئەوە 7 ساڵ بەسەر تێپەڕبوونی دوا کۆنگرەی ئەو حیزبەدا تێپەڕ دەبێت بۆیە لە ئێستادا کادرانی ئەو حیزبە بەپەرۆشن بۆ ئایندەی حیزبەکەیان و داوای بەستنی کۆنگرە دەکەن بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان ئەو کاریگەریەی کە هەی بووە بمێنێتەوە و ڕێبازەکەی سەرۆک مام جەلال درێژەی پێ بدرێت. هێمن کەمال کورسات نیۆس سلەیمانی.